باپی ئامارێکی نەتەوەیەگرتوەکان لە ئێستادا زیاتر لە 21 ملیۆن کەس لە جیهاندا بۆی کارەساتە سروشتیەکان و بەرزبوونەوەی پلەی گەرماوە دەربەدەر بوون و زۆرینەی هەرە زۆری ئەوانەشی ڕێگای کۆچدەگرنە بەر هەمان هۆکاریانەیە. راپۆرتێکی کۆمیسیاری باڵای پەنابارانی سەر بە نەتەوەیەگرتوەکان ئاماژە بۆ بەرزبوونەوەی حاڵەتەکانی دەربەدەربوون بۆی گۆڕانی کەشوەوە و بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەکات و دەڵێت ئەو بۆ چووناڵەیە کاپی وایە بۆ وەستانی پێکدادانە سەربازیەکان و ململانێ سیاسیەکان کۆچ و دەربەدەربوون کۆتایی پێدێت. بەڵکو گۆڕانی کەشوەوە و بە بیابانبوون و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ئێستادا بۆتەوەی دەربەدەربوونی زیاتر لە 21 ملیۆن و لایندەشدا بەو ژمارەیە ڕوو لە زیاتربوون دەکات. کۆمیسیاری باڵای پەنابەران دەڵێت شارەزایانی بواری کەشناسی و کارەساتە سروشتیەکان پێیان وایە لە ماوەکانی ئایندەدا لێشاوی دەربەدەربوون بەوەی کارەساتە سروشتیەکانەوە زیاتر دەبن. خەڵکانێک ماڵ و حاڵ و شار و تەنانەت وڵاتی خۆشیان بەو هۆکارە جێدەێڵن. بەپێی ئاماری دەستەی حکوومەتی نێودەوڵەتی تایبەت بە کەشوەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا 143 ملیۆن کەس بەوەی دیاردەی بە بیابان بوون و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە و کارەساتە سروشتیەکان شوێنەکانیان جێهێشتووە و پێشبینیشی کردووە لە ماوەی 30 ساڵی داهاتوودا ژمارەکە بگاتە 1 ملیار کەس و تا ساڵی 2060 بگاتە ملیار و نیوێک. کۆمیسیاری باڵای پەنابەران ڕایگاندووە کە پەیوەندیەکی نزیک لە نێوان دیاردەی ئێستای کۆچکردن و پەنابەری زیاتر لە 90% ئەو کەسانی کە پەنا بۆ کۆچبردن و جێهێشتنی وڵاتی خۆیان دەبن لە وڵاتانەوە پۆلێنکراون کە وڵاتەکانیان بۆی دۆخی کەشەوەی مەترسیدارەوە دەناڵێنن و پێویستیان بە بەهاناوەچوونی بەپەلایە. کۆمیسیاری سەر بە نەتەوەیەگرتوەکان پۆلێنی و ناوچانەشی کردووە کە ساڵانی ئایندا دەبنا قوربانی کارەساتە سروشتیەکان و گۆڕانی کەشوەوە و ئەو ناوچانەی کە زۆرترین کۆچ و دەربەدەربوونی لێوە دەکرێت و ئەو ناوچانەش ئەمریکای باشوور و وڵاتانی ئەفریقا و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیان کە تەنها لە ساڵی 2010 69 ملیۆن کەس لەو ناوچانەوە کۆچیان کردووە کە ئەوەش بەرزترین ئامارە لە مێژووی مرۆڤایەتیدا.